والله او ببوني وكارسات الى بازيخانه كرويدايا او بيامك بوهم وعراق بوهم خلش عراق بو عرب وكرد وكا اوشتا اشتشي سرشتي وكلا هم دنيا روددا او كارسات دلتا زينه واو ياري شي اشتوايا ما بين البلاد العراق والبلاد كردستان بو ديرينه كان وان شاء الله بونانا بردوام دبيتن لا ايده تسبامك الى كشتا وەکو پێم وتی پامەکی ئاشتەواییە کە ئەو شتا دەستکرد نەبوو یعنی هیچ شتێکی لە پەنای نەبوو سیاسی و عەنقەزد و شتەوە بوو شتێکە کە لە هەموو دنیا ئەو شتانە ئەو کارە ساتانە ڕووی دەدا کە هەموو خەڵکی عراق و کوردیش پێ ناخۆشەوەش یارێکی پامەکە یعنی کە ئێمە کورد و عەرەبەریەکین لە چارچێوەی عێراقەوە. ئەو یاریزانانی ئەمڕۆ لێرە ئامادەبوون چێنە؟ ئەو یاریزانان ئەوانەی خزمەتی کوردستانیان کردیە بە گوێرەی ئەو ساڵانەی کە تەمسیلی هەڵبژاردەی کوردستانیان کردیە هەر یەک و لە کاتی خۆی ینی ساڵەکانی کە هەڵبژاردەی کوردستان دامەزرا ئەو هەموو جیلەکان لەگەرا وە زۆر ناویشمە ئینشاڵڵا لە ئایندەی نزیک هەموویان ئیزافە دەکەینەوە.